ئێمە کۆمەڵێک مامۆستای زانکۆی سلێمانین کامومان هەڵگری بڕوانامەی ماستەریا دکتۆراین ژمارەمان 471 مامۆستایە لە دوای ڕێخستن و بەداتاکردن و وربینی ناوەکانمان لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی ئاماری سلێمانی و بەڕێوەبەرایەتی تۆمارکردنی خانوبەری سلێمانی بۆ بەڕێستانی ڕوون دەکەینەوە کاموو ئەم مامۆستایانی کە ناویان لە کۆتالیستی بەڕێوەبەرایەتی ئاماردا هەیە چەندین جار مافیان خوراوە لەمانەش یەکەم جار لە 1200 فەرمانبەران ناویان تۆمار کراوە بە بیانوو ئەوەی کە ئەمان خوێندکاری ماستەر بوون لەو کاتەیە دەرکراون بە بیانووی لە ئایندەیەکی نزیکا بن بە مامۆستا دواتر لە 600 مامۆستایانی ناسودمەند فۆرمیان پێ نەدراوە لەبەر ئەوەی ئەمان مامۆستانین و خوێندکاری ماستەرن یعنی واتە لە هەردوو پرۆژەکە بێبەش کراوین لەم ڕوانگەیەوە دوایی بڕیار بوو بدرێت بە ئێمەی مامۆستایانی ناسودمەند دراوە بە کۆمپانیایەک بەبێ ئاگاداری و گەڕانەوە بۆ سەرۆکایەتی زانکۆ ئەنجومەنی زانکۆی سلێمانی بۆیە داواکارین لە بەڕێز وەکو جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە بە بڕیاری پێدانی ئەو زەوێدا بشنەوە کە دراوە بە کۆمپانیا لە کاتێکدا زەویەکە مڵکی زانکۆیە و بەڕێکاری ئەنجومەنی زانکۆی بەڕێزدا تێنەپەڕیوە کە دێدا ژمارەی مڵکەکە و شوێنی زەویەکە دیاری کرابێت بە کۆمپانیاکە وەزەوی ناوبراو بگەڕێنرێتەوە بۆ زانکۆی سلێمانی و پێدانی تەنها بە ئێمە مامۆستایانی ناسودمەند کە لاموو پرۆژەکانی پێشتر ناسودمەند بووین تا بتوانین بیکەین بە یەکەی نیشتەجێبوون و ببێتەوەی کەمکردنەوەی بەشێک لەو بارگرانیە زۆرەی کە بەهۆی نەبوونی موچۆ پێدانی کرێ خانەوە تووشی زۆر کێشەی کردوین.